بەڵێ هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی کوردستان مشتومڕی گەرمی لێکەوتوتەوە. ئێستا لە نێوان دوو هێزی سەرەکیدا لە هەرێمی کوردستان ئەوی ژێکێتی و پارتی بۆتە مەچەڵ وەڵامەکەی ئەنجام دەدرێ یاخود ئەنجام نادرێ. من گفتوگوی زیاتر لەسەرم پرسە دەکەم بە میوانداری بەڕێز ڕێبوار بابکەی بەرپرسی لقی دەی پارتی دیموکراتی کوردستان بۆی بزانین هەڵوێستی پارتی چییە لە سۆرانەوە بەڕێزیان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز بابکەی ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بەوە دەست پێەکەم ئایا بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی کوردستان ئەوە کێ بوو کە ئامادە بوو بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ؟ کێش بوو ڕێگری لەوە کرد کە هەڵبژاردن ئەنجام نەدرێ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا؟ سپاس ژینۆخان. دیارە بابەتی هەڵبژاردن بابەتێکی گرنگ و استراتیجیە، چونکە کای سیاسی حکومڕانیت لەسەر بەرمەبنای دەرەنجامەکانی هەڵبژاردن دێتە کایەوە، پرۆسی حکومڕانیت دەچێتە پێشەوە و لە بەدیوێکی تریشە هەڵبژاردن پرسێکی دیموکراسیە. وەکو پارتی دیموکراتی کوردستان بە کە بڕوایەکی پتە و مکومیان بە بنەماکانی دیموکراسی هەیە لە هەرێمی کوردستان عێراق، نەکە لە هەرێمی کوردستان بەڵکو بگرە لە عێراقیش هەموو هێزەکان ئەزانن لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراقە کە پارتی داهێنەری دیموکراسیەتە لە هەرێمی کوردستان و پارتی داینەمۆی بگرە دیموکراسیەتە لە هەرێمی کوردستان و عێراق. ئەوە پارتی بوو لە ساڵەکانی هەم لە سەردەمی شۆڕشی ئەیلولەوە تاوەکو پێش قۆناغی ڕوخاندنی ڕژێمی بەعەز داوای ئەومانە کرد کە ئۆتۆنۆمی بۆ هەرێمی کوردستان و دیموکراسیەت بۆ عێراق بێت. دوای 2003 و بە تایبەتی دوای ئیقراری کردی دەستوری عێراق جەنابی سەرۆک بارزانی سەرکردە ئاسا پارێزەر ئاسا لە پارێزگاریکردن لە مافە دەستوری بەڵام کاک ڕێبوار ئێستا پارتی هەڵبژاردننی ڕەت کردوانێ لە عێراق بەگشتی خاوەن سیستەمێکی فەدرال. بەڵێ ئێمە ڕەتی یەکەینەوە، ئێمە پێمان وایە هەڵبژاردنێک کە پێشوەختە دەرەنجامەکانی لە گیرفانی حزبێکی سیاسی بێ و ئەم پیلانە لەلایەن وڵاتێکی هەرێمیەوە و هێزگەلێکی شیعە لە عێراقا بەرپاکرابێ و ئامادەکرابێ مە ڕەت یەکەینەوە. ئەو ڕەتکردنەوەش لە پێناو ئەوە نییە کە ئاخۆ ئێمە بچینە نێو ئەم پیلانەوە شکستێنین یان وەکو خۆی سەرکەوتووە بین، بەڵکو لە پێناوەیە ئەمانەوێ بەهاکانی یاسایی لە هەرێمی کوردستان بپارێزین، شکۆی یاسا لە هەرێمی کوردستان پارێزین، سەروەری هەرێمی کوردستان پارێزین. ئەزانی ژینۆخان کە بڕیارەکانی محکەمەی بەناوی فدرال لێدان بوو لە شکۆی یاسای هەرێمی کوردستان. محکەمەی بەناوی فدرال خۆی هێناوەتە شوێنی منزومەی تەشریعی لە هەرێمی کوردستان. ئەوێ لەبری پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر پرسێکی چارەنووساز بدا کە پێ دەڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەوێ بە بەرنامەیەکی سیاسی هەم پارتی و هەم هەرێمی کوردستان بخاتە چاڵێکەوە کە ئەمە ممکن نییە ڕوو بدا، چونکە ئێمە زۆر لەوە بە ئاگاترین کە هێزێکی سیاسی بیاوێ ئەزمموی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تەحدیدی لە کەرکووک نەتیجەکەی دووبارە بێتەوە، ئەزمموی حەوێجە دووبارە بێتەوە و هەرێمی کوردستان تووشی هەراسانێکی سیاسی بکە. ئێمە ئەوە ڕەتەکەینەوە. ئەو بەرگری ئێمە لە شەرعیەتی هەرێمی کوردستانە، لە شەرعیەتی دامەزراوەکاری هەرێمی کوردستانە، لە بنچینەکانی دیموکراسیەتە. ئێمە دەمانەوێت بنچینەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان سەروەرکەین. خاڵێکی تر ژینۆخان زۆر گرنگە. ئێمە ئەو هەڵبژاردنە ئەمانەوێت ڕێک بخرێتەوە، ئەمانەوێت دەستێوەردانی دەرەکی لە پرسی هەڵبژاردنانە بێت کە ئەمە زۆر ڕوونە. ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە ناچینە هەڵبژاردن، ئەڵێن ناچینە هەڵبژاردنێک کە دەستێوەردانێکی دەرەکی تیابێ و بە بەرنامە لە ڕووی سیاسی و بەرنامە ڕێژ کرابێ و ئامادە کرابێ بە تایبەتی لەلایەن محکەمەی بەناوی فدرال. بەڕێز بابکەی تۆ باس لەوە ئەەکەیت کە ئێوە ناچنە هەڵبژاردنێکەوە بەو شێوازە و بەو دیزاینە کە پێشوەختە ئامادە کراوە، بەڵام لە بەرامبەر ئێوەدا مەبەستم پارتی دیموکراتی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگرە لەسەرەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێ. ئێخۆ ئەویش پارتێکە بۆ خۆتە زانی ئەگەر هێزی یەکەم نەبێ هێزی دووەمە لە هەرێمی کوردستان. بەڵام بۆچی پێداگرێ؟ دەمەوێت نهێنی پێداگری یەکێتی نیشتیمانی کوردستانمان پێ بڵێ لەسەر پرسی هەڵبژاردن. یەشێتی بە قەناعەتەوە خۆی ئەزانێت کە لە هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان شکستێناوە، کورسەکانی کەمی کردووە، دەنگەکانی کەم کردووە. ئەم پێداگیریە یەکێتی لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێ لەوە سەرچاوی نەگرتەوە کە یەکێتی بڕوای بەخۆیەتی و قەناعەتی بەوەی کە دەنگ دێنێ یان کورسەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دووبارە ئاکاتەوە ئەگەرچی تەزویرێکی زۆریشی کرد. و یەکێتی ئەزانی کە بەرنمەیەکی پێشوەخت ئامادە کراوە، پیلانێکی هەرێمی پێشوەخت هەیە، هێزگەلێکی شیعە لە عێراقا تەنانەت بگرە وڵاتێکی بە بارتەقای وەکو ئێرانیش پشتیوانی ئەم پیلانەیە ئەیانەوێ ئەم پیلانە
هەڵبژاردننی لەسەر ئاواکەن و هەڵبژاردنێکی ئامادەکرا و کە نەتیجەکەی لە گیرفانی یەکێتی بێ یەکێتی بچێتە نێو ئەو هەڵبژاردنەوە بۆ یەکێتی پێداگرە ئەگیناخۆ یەکێتی باشە زانی ئەگەر ئەم پیلانە لە گۆڕێنە بێ بە دڵنیاییەوە چۆن لە ماوەی 2 ساڵی ڕابردوو یەکێتی ڕێگرێکی سەرەکی ئەوە بوو کە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێت لە وادەی خۆیان نەکرێت بیان و بە دوای بیان و ئەهێنایەوە لە دانوستاندنەکانی لەگەڵ ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان هەموو بیانوەکانیشی پارتی دموکراتی کوردستانی لێ بڕی بیانوەکانی نەهێش لە دوامین بیانو ئەو بوو کە داوایانە کرد کە هەڵبژاردن لەسەر 4 بازنە هەرێمی کوردستان بکرێت ئەما وەکو پارتی بەوەش ڕازی بووین لە کۆتاییدا دەیەکێتی لەبری ئەوەی کە ئەگەر خۆی بە هێزێکی نیشتماخواز بزانێ ناکرێ ئەم پرسە باتە نێوماڵێک کە نێوماڵی کوردستان نییە خۆی ئەزانێت کە ئەم پرسە دەکرێت لە نێو هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت ئەمە ئەنجومەنی دادوەریمان هەیە ئەم مؤسساتانەمان هەیە کە ئەتوانی ئەم پرسەیەک لای کاتەوە ئاخۆ بۆچی یەکێتی ئەم پرسە ئەباتە نێوماڵی شیعە و بە تەحدیدی نێو محکەمەی فیدراڵەوە تەنها مەبەستەیەکە بێ ئەو مەبەستەیە کە ئەیانەوێت لە شەرعیەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بچووکەنەوە ئەمە هەموو وەختێک بۆ هەڵبژاردنێک پاک و بێگەرد بێوە هیچ دەوڵەتێک تەدەخل بکە بێوە هیچ پێشوەختەیەک هیچ سابقەیەک هیچ پێشوەختەیەک ئامادەکرای کرابێ بۆ ئەم هەڵبژاردنە و بە تایبەتیش ئەبێ پێکهاتەکان و پێگەی پێکهاتەکان بگەڕێنەوە بەڵێ ئێمە ئامادەین 100% ملیۆن لە 100 بچینە ئەم هەڵبژاردنەوە بە دڵنیاییشەوە ئێمە نەکەرە و 45 کورسێ بەڵکو بگرە زێتر لە 45 کورسیەکانی خۆمان دێنینەوە. واتە کاک ڕێبوار دەمەوێت ئەو بپرسم ئایا ئێوە ئەمەتان بەکار نەهێناوەکو بانگەشێک بۆی کە ئامادە نەبوون بۆی بەشداری هەڵبژاردن بکەن ئەمە وەکو کارتێک بەدەستانەوە بوو بەکاری بێنن بۆ بورەکامە کارت ئەم مەبەستم پێکاتەکانە مەبەستم ئەو دیزاینە پێشوەختەیە کە باسی دەکەن مەبەستم ئەو هەموو تێبینیە کە لەسەر پرۆسەکە هەتانە ئایا ئەمەتان وەکو کارتێک بەکار نەهێنا بۆی کە پارتی ئامادە نییە بۆ هەڵبژاردن و ناتوانێت بەشداری هەڵبژاردن بکە ئێمە بڕوای ئێمە بە بەشداری سیاسی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان لە جومکەکانی دەسەڵات بڕوایەکی قوڵە لەسەر بنەمایەک ئاوا بوو لەسەر بنچینەکانی سیاسی ئێمە و بیر و باوەڕی هەر لە سەردەمی شێخ عەبدولسەلام بارزانی و تاوەکو سەردەمی جەنابی بارزانی نەمور ئێستا جەنابی سەرۆک بارزانی ئاوا بووە پێداگیری ئێمە پێداگیریەکی تاکتیکی نییە پێداگیریەکی سیاسی نییە پێداگیریەکە هەڵقوڵاوی بنەما دیموکراسیەکانی ئێمە هەڵقوڵاوی بڕوای ئێمە بە بنچینەکانی دیموکراسی بەشداریکردنێکی کارای پێکاتەکان لە کۆی پرۆسی حکومڕانیەت لە هەرێمی کوردستانە بۆیە ئێمە ئەم بابەتە وەکو بانگەشە بەکاری ناینین بەڵکو ئەم بابەتە وەکو سەنگی مەحەک هەم بەرامبەر بە یەکێتی هەم بەرامبەر بە هێزەکانی شیعە و بەرامبەر بە عێراق و کۆمیسیۆن و تەنانەت وڵاتێکی هەرێمیش بەکاردێنین کە ئێمە پارێزەرێکی سەرسەختی پێکاتانە بین و داواکەین کە پێکهاتەکان پێگەیان بگەڕێتەوە تەجروبەی بەشداریکردنی سیاسیان لە پێگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بە پەرلەمانیشەوە بگەڕێتەوە ناکرێ بوونی پێکاتەکان لە هەرێمی کوردستان نادیدە بکرێ چونکە ئەمە لەگەڵ بنەماکانی یاسای نێودەوڵەتیش ناکۆکە هەم حکوومەتی عێراق دەرکی بەوە کردووە هەمیش یەکێتی ئەزانی کە ئەمە ناکۆکە بەڵام یەکێتی ئەوێ لە ڕێگەی لێدان لە پێگەی هەرێمی کوردستان لە ڕێگەی لێدان لە پێگەکانی پێکهاتەکان ئەوێ بچێتە نێو هەڵبژاردنێکەوە کە پێشوەختە نەتیجە و دەرەنجامی ئەم هەڵبژاردنە لە بەرکی لە گیرفانی یەکێتی دەستخۆش بەڕێز ڕێبوار بابکەی بەرپرسی لقیدەی پارتی دیموکراتی کوردستان لە سۆران کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریت.